تا ئێستا چەندین جارە لەلایەن پەیوەندیدارەکانی ئیدارەی سۆران هەوڵی نێشتنی کارکردنی منداڵان لەسەر شەقامەکان دراوە، بەڵام بە بیانووی جیاجیا تا ئێستا نەتوانرا ئەم دیاردەیە کۆنتڕۆڵ بکرێ لە بەشێک لە 4 ڕیان و شەقامە گشتیەکان منداڵان دەبینرێن و کاری فرۆشیاری کەلوپەل و سواڵکردیان پێدەکرێت. لە کاتێکدا بەپێی یاسای نێودەوڵەتی مافی مرۆڤ کارکردنی منداڵان بە هەموو شێوەیە قەدەغە کراوە، پێویستە ڕێگری لێ بکرێت. لەلایەکی دیکەوە کارکردنی منداڵان بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیان و بەتایبەتی شۆفێران. زۆر جار مەترسی بەرکەوتنی ئۆتۆمبیلیان هەیە و زۆر جاریش لەلایەن ئەو منداڵانەوە شۆفێران هەراسان دەکرێن. وەک توێژەرانیش ئاماژە بەوە دەکەن بەهۆی کارکردنەوە منداڵان فێری ڕەفتاری نەشیا و ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە لە ڕووی جەستەیی و دەرونی و زارەکی. ئەمەش لە داهاتوودا گرفت بۆ خێزان و کۆمەڵگا دروست دەکات و هەروەها تاکێکی ناتەندروست بەرهەم دەهێنرێت. منداڵان دوور دەکەونەوە لە قوتابخانە و خوێندن.